ئێوار باش بینەرێن هێژا و خۆشتوی بینەرێن بالینان سات بینەرێن ێوارە بالینان خۆشحالین چارەکە دیەمە هینگەشتە فێک و دوو ji بۆی پێشکەشکردنە بەرنامەی هەوە ئێوارە بالینان بینەران وەکوی نزانن و ئەف بەرنامە ڕۆژانێن تێتە پێشکەشکردن ئەمڕادبین میێڤانداریە کەسانێکی یان چەند کەسانە بۆ یەکێ فێری گفتوگوای بێتەکردن چاو گفتوگوای یاگرێدای بێ ڕۆژێ بە یان ژیاگرێدای بزانین و زانیاریین میێڤانێمەیە ڕۆژێ بۆ بتەر خزمەتکردنە هەوەیەن هێژا و خۆشتوی ئەڤروکە ئەمڕابووینە میێڤانداریە مامۆستای زۆر هێژا لیوا شەفیق چاوشین فەرماندەی لیوا 111 شنگالێ هێزێن هەفتێ ئانەیە خودێ بابەتێ مێ ئەڤروکە دێگرێدای بیتەنە ڕەوشە میسلڤە بۆچی میسل هاتە گیرۆکردن بۆچی میسل حتا فێگاڤێنە هاتیە ئەم بێژین ڕزگارکردن ڕۆلێ لیوا 111 شنگارێ یا هێزێن هەفتێ چ بوویە ئەت ئازادکردنە شنگارێدا ڕۆلێ vê hêzê çi bûye heman demda piştî azadkirinê ev hêze dê çawa pişikdariyê et kontrolkirina şingar giştî ev gund û qeza û nahiyên xwe ve û heman demda parêzgeha Mîsl jî ev pisyar ev çendîn pisyarên diyên wekî va aneya Xwedê evrûk hedê gel mêvanê me hêne guftugû kirin hînên hêja jî şêmpreya wan ji mara evên serşaşa me diyar hîn peywendiyê me bikin sebaret babetî her pirsyara heve hebîtin dêgehîte mêvanî mamsa destpêkê tu gelek xêratî sersera serçava evrû bû êvara badîna زۆر سپاس بۆ بادینە سات زۆر خۆشحاڵم زۆر مەمنون زۆر سپاس مامۆستا ئەم پرسیارایەکی وسە دەست پێ بکەین بژین ڕۆلی هەوە وەکو لیوا 111 یا شنگارێ یا هێزێن هەفتێ چ بووە ئەت ڕزگارکردنا شنگارێدا هەوە چ ڕۆلێک هەبوو ئەت ڕزگارکردنا شنگارێدا زۆر سپاس سەرەتا داوا لە خوای گەورە دەکەم کە ڕۆژی هەموو لایەک قبول بکە بۆ مانگی ڕەمەزانە و سەری ڕێز و نەوازیدا دەمێنم بۆ شەهیدە قارەمانەکانمان هەر لە کۆبانی تا کۆباشی دەربارەی پرسیارەکە دیارە هەموو خەرکی ناوچەکە دەزانن بۆ مەحوەرەکان لیوای 111 شەنگار لە یەکەم ڕۆژی ئەو شەڕانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بوویتەوە لە ناوچەکە و هەر لە مەنتیقەی زمار مەنتیقەی حەردان و لەو دێهاتانەی کە دەعاشی تێدا بوو کۆنتڕۆڵ کرانەوە تاکو گرتنی شەنگاریش یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزێکی قارەمانی وەک لیوای 111 لەو ناوچەیە بوو و بەشداری ئەم شەڕانەی هەموو کردووە و لەم شەڕانە دەوری کاریگەری هەبووە لیوای 111 شەنگار چونکە لەو دیاتانەی دەورە پشتی زمار و نێزیک زمار شەهیدمان داوە بریندارێکی زۆرمان داوە و لە گرتنی شەنگاریش ئێمە پێشی گرتنی شەنداری لە دیفاعکردن لە شەنگار ئەو شوێنانێک کە بەردەستی هێزی پێشمەرگەی کوردستان کەوتبوو کە لیوای 111 لەگەر هەواڵانی تر ئەو لیوایانەی کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بوون لە سەنگەرەکانی پێشەوە بوون لیوای 111 خوێنێکی زۆری ڕێژ لەو ناوچەیە تاکو ئێستا کە 17 شەهیدمان هەیە لەو شەڕانەی کە ئێمە بەشداریمان کردووە هەر لەم ناوچەی زمارەوە تا دەستا شەنگار یعنی دەوری لیوای 111 لەو ناوچەیە دەورێکی زۆر کاریگەری هەبووە چونکە لە هەموو شەڕەکان بەشدار بووە و لە ڕزگارکردنی شەنگاریش دەوری قارەمانەتی هەبووە لە ڕۆژ تەنها لیوای 111 لەگەل لیوای 12 پیادە سەر بە وەزارەتی پێشمەرگە تووشی شەڕ بوو ڕۆژی یەکەم لە شەنگار لە ڕۆژهەڵاتەکەی کە ئێمە لەو دیهاتانەی ڕۆژهەڵاتی شەنگارەوە بووین تەنها هێزەکەی ئێمە لیوای 111 شەنگار سەر بە هێزەکانی عەفتا لیوای 12 پیادە سەر بە وەزارەتی پێشمەرگە تووشی شەڕ بووین بۆ ڕۆژی دوایش ئێمە دەوری یەکەم کەس بووینە لە ئەم لیوایە لەگە لیوای 112 و هەواڵانی یەپەکە لە ڕۆژهەڵاتی شەنگار و ئێمە داخلی ناو شەنگار بووینە ڕۆڵی هەم هێزەکانی هەموو هێزەکان ڕۆلی قارەمانەتیان هەبووە هەموو چکە هیچ بچکە پەندی پێشونان ئەڵێ چەپرە بەدەستێک لێ نادرێ یعنی هەمومان بەیەکەوە توانیمان ئەم ماوەی دوور و درێژە بتوانین هەم دیفاع بکەین لەو شوێنانەیە کە لە بەردەستی هێزی پێشمەرگە بوو وە لە گرتنەوەی شەنگاریش بەڕاستی هەموو دەوری کاریگەرمان هەبوو
چکە هیچیان بەبێ هیچمان نەدەکرا هەمومان دەوری باشمان هەبوو بە تایبەتی لیوای 111 دەوری قارەمانەتی خۆی بینی لەوێندە یعنی ئەمە شتێکی شاراوە نییە هیچ کەسێک ناتوانین نکولی لەوە بکاتن کە لە ڕۆڵی لیوای 111 وەلەو دەڤەرە زۆر باش مامۆستا vێگاوێ شنگار هاتە ڕزگارکردن ئەمێ بێژین شنگار هاتە ڕزگارکردن و خەلکێک تێتە تێدا یعنی بێژن تاڕادەیەکی هەندێک خەلک هاتیەت ناوا شنگارێدا خەلک درستاهی تێتە ناوا شنگارێدا بەرەف شنگارێ تێتن خەلکی وێ بخۆ یانژی گێم تێن و هەگەر نەهێن ئەگەر چییە بۆچی خەلکێ شنگارێ ناڤەگەڕێتەوە جه و ماڵ و وارێن خۆ کاکە گیان شنگار و ئەمن ئەلێر لێرەوە سەری ڕێز و نەوە دادوێنم بۆ شنگار و شنگاریەکان بۆ ئەوانەی تاکو ئێستاکە لە ژێر کۆتڕۆلی ئەم هێزە چەپەلەی داعاشدایە چونکە شوێنەکان بەڕاستی گەورەترین زەربە بە ئێزدی خان و ئێزدیەکان کەوتووە لەو شەڕەی داعاش و تاکو ئێستا کرد بەردەوامە خەرک چۆن بتوانانی بگەڕێتەوە شنگار لەبەر ئەوە شنگار خانیەک لەو شنگارە بە پێوە نماوە ڕێگاوبانی نماوە ئاو ئاوەرۆشی نماوە کارەبای نماوە و هێزەکانی داعاش لە شنگار دوور نینە ئێستا ئەم کۆچۆ و ئەو ئۆردوگایانەی کە کاتی خۆی زەربەی پێکەتیە لە هەواڵانی ئێزدی تاکو ئێستا لەژێر کۆتڕۆلی هێزەکانی داعاش داون ئەو ئۆردوگار نازم تل بەنات و تل قەسەب و ئەو شوێنانی ئەو ئۆردوگارە گەورانە ئەمە تاکو ئێستا کە لەژێر کۆتڕۆلی داعاش داون وەخانێک بە پێوە نماوە ئاو نییە کارەبا نییە بینایەک نییە ئەخە خەرکی قوربەسەری داما و بێتەوە چێندە خەرک بڕۆ هەمووە لە سەعودیا لە بن خێمەیە بەو چلەی هاوینا ئەنی خەرک ناتوانانی هیچ کەسێک بی ناتوانانی بێتەوە شنگار بەڕاستی ینی نەحەقیشیان نییە هەمەتون ناتوانانی خزمەت گوزاری پێشکەش بکەی ناتوانانی ئاوەدانکردنەوەی بۆی ئاوەدان بکەیەوە شوێنە ئەساسەکانی منتیقەکەی ئێزدی خان نەگیراوە بۆچی خزمەت گوزاری نینن یعنی چ سەبەبە خەلکت بێژیتن ململانەیە سیاسی ئەبروکەل شنگارێ هاتیە ئەنجامدان یعنی هێزین سیاسیین هەرێما کوردستانی و حتا دەرەوەی هەرێمیت بێژنن وێری بووە گۆڕاپانە ئەم بێژین ململانەیە سیاسی خەلک کەفتە بەرێ مشکلی یعنی بوو نەهاتە ئاواکردن شنگار باش هەرکە هەم لایەنێک زۆر لایەنی لێیە هەر لایەنێک دێتن بابێ شنگار ئاوادامکردنەوە هەموو خەرک دەستخۆشی لێ دەکە نەخێر ئەمە هەموو پڕوپاگاندەیە کاکەجێ وەقتی سیاسیتی خەرک لێ خۆ بە کوش دەدا خینی ڕێشتیە هەمومان خینمان ڕێشتیە هەمومان شەهیدماندایە دیفاعمان کردێ بریندار بووە کەمەندامی هەیە چێش دێ چۆن لەوێ هەموو بەیەک دەست دیفاعمان کرد چۆن لە بەشێکی شنگارمان گرتەوە بیدایەتەکەی دوایە تەواوی شنگارمان گرتەوە تەنها ئۆردوگایەکان ماون ئەوانەی کە ئێستا لە ژێر کۆتڕۆلی داعاشدانە چۆن بەیەک دەست هاتین ئەو دیفاعمان کرد و ئەو هەڵمەتەمان برد با ئێستاس بێن هەمومان بەیەکەوە ئاوەدانی بکەینەوە بۆ ئاوەدانی ناکەینەوە سەبەب هیچ نەخێر هیچ سەبەبی ئەوە نییە ئیمکانیت نییە قەیرانە کردیانە مەسەلەی سیاسی ئەوە نەکو هەر کەسێک بێ لێ بلۆکێک لەسەر بلۆکێکداری پێی ناخۆشە تۆ ئێستا لێ دوو مزگەوت بکە دوو مەکتەب بکە هەمومان دەستخۆشی لێ دەکەین کێشە ئەو نینە کێشە ئەوە زۆر چێ دێ بابێ خزمەتی شنگار بکە هەموو شنگاریەکان مەمنونینە خەلک هەکەر بخۆ ڤەگەڕیتە بە خەلک بخۆ وەلی ناهێتن و مەجبور ببن شنگار بێتە ئاواکردن ئەخەرە چ بگەم تو تا هیچی لێ نییە بێتە شوێندە من پێ دەرم کاکە گیان ئێستا شاوان دەگاتە ناو شنگار مەترسیمال سەر شنگارێ ڤێگا بەڵێ تا ئێستاش هاوان دەگاتە ناو شنگار کاکە سەرچە ئەساس مامۆستا هەکەر هاونە بگەیتە ناو شنگارێ سەرچە ئەساس ئەم دێ بێژینە خەلکی مە شنگار ڕزگار کرد تو چی بێژیە خەلکی مە شنگار ڕزگار کرد هەکەر هاونە بگەیتێ لە گوندی قەسەریج لە گوندی قەسەریجی زمارەوە ڕۆژ نییە هاوان لە ناو گوندینەدا 900 مارە هەر 900 مار وا لەوێن دەرێت شەهیدیشاندا لەو ماوەی برینداریشاندا لەو ماوەی بەڵام چ ئەم دێ گەورە ئەم قەسەریجە تێک نەچووە کارەبای هەیە ئاوی هەیە خانووی بە پێوە ماوە خانی تەخت نەکراوە تێنتی ڕێژ نەکراوە خەرک دەتوانین خەرچیمە ئازایە خەرچیمە چاونە ترسا خەرچیمە بەس
ئاواداری لۆکەی هەردێتن کەینێ و ملەتێ مەلە لە چمیان نەترسە کاکە لە قەسەکی هاوان دەترسێت نەخێر ئاواداری لێ نییە کارەبای نییە ئاوی نییە خانێک بپیوەنم ئاوان خانێک برە وەڵای ئەچم عایلەشی نۆدادنی زۆر جانە مامۆستا vێگاڤێ بەرگریە داعش چاوایە داعش شێت بەرگریە بکات و بێتە بە هێرشێ بکاتنش بلی هاون ماترسیا هەندێ هەیە و داعش هێرشێ بکاتەوە واجهێن و هاتیە کۆنتڕۆلکردن تایبەت وی دەمیدا و پشتی ئەف جهە لێ تێنە ئەم بێژین لە سووریە من بچ ئەvە vێگاڤێ بەرەبەرەیە تێتە ژێوەرگرتن لە عێراق ئەvە فەلوجە و حتا دیمای و ماترسی vێگاڤێ گەلێک ئەم بێژین کەفتیە سەر میسل و میسلژی ئش دەستیەوە بێتە دەرێت داعش شیانên هێرشکردنێمانە و شنگار و ئەو جێن هاتیە کۆنتڕۆلکردن جارەکادی هێرشەکێ بینتەوێ هەکە خو سەرکەفتیانە نەبیت ژی کاکە گیان مەسلەی داعاش و مەسلەی شنگار و هەموو ناوچەکان لە هەموو شوێنەکان داعاش ئەو پەڕی زەئیفیدایە بەهێز نییە ئەو هێز و توانایی ڕابردووی کە هەیبوو نەیماوە بەڵام دەبی هەمووشمان ئەو ڕاستیە بزانین تاک و مووسر لە ژێر کۆنتڕۆلی داعاش دابی تاک و تەلەحفەر کە مەرکەز زیانە لە ژێر کۆنتڕۆلی داعاش دابی ئەمە هیچ شوێنێک ئیسراعەتی نییە و مەترسی هەیە چۆن مەترسی نیە خۆجار هەیە بە شتێکی کەم عملێکی گەورە دەکرێتێت بەڵام ئەو هێز و توانایی کە پێشتر هەیان بووە ئەو مەحنەویەتەی کە پێشتر هەیان بووە ئێستا نیان ماوە نیتیان و هێزی پێشمەکە بە قووەتریش بووە معنەویاتی بەرزتر بوویتەوە و تەجروبەشی زیاتر بووە دووسێ فەرقی کردووە ئەمە ئێستا هێزی پێشمەکە لەگەڵ ڕابردوو زۆر جیاوازە و داعاشی لەگەڵ ڕابردوو بەعەکسەوە جیاوازە ئەم لە پاشەکشەدا ئەمە لە سەرکەوتندایە ئەمە مەسلحەتە پێشمەرگەیدایە ئەمە ئێستا وەزعی پێشمەکە باشترە لەوەی فێری شەڕەکە بووە معلوماتی زیاترە معنەویاتی بەرزترا ناوچەکانی هەمووی کۆنتڕۆڵ کردەوە بەشێکمانە لە ناوچەکان هەندێکی ئەوەی بە درێژای ئەو هەموو کیلۆمەتر گیراوە هەموو پێشمەکە گرت بەڵام کاتی لە شکان دابووین نەخێرا و معنەویاتە نەموو پێشمەکە ئێستا لەو بەڕی معنەویاتی باشە و ئەوانیش هێزی داعاش معنەویاتی خراپە و بەڵام دەبێ هەموو حسابی ئەوە بکەین کە مووسل بەعرا مووسل ناوچەیەکی فرەوانە و تەلەحفەر بە هەمان شێوە ئەنی ئەمە دەبێت ئیسابە زۆرجە مامۆستا دەبێت پەیوەندی وەرگین و ڤەگەڕێنەوە ئەلۆ ێڤار باش ئەلۆ کاک ئەحمەد هەکە دەنگی تەلەڤیزۆنێکیم پێش تێلەفۆنێک بێ خۆ دەمە سەرچاوێت من فەرموو ئەحمەد شکاگیاچمان پێسەرەیە سەرچاوێت من سەسەرێ من سلااوڕێزم بۆ چاوێ تلەڤیزۆنەوەهانە زۆر سپاس فەرموو برا بەرێ شافێرچی زۆر سپاس کەرەم کە کاک ئەحمەد کەسمە برێ خۆبەتی چەندێکێ ئەم شنگالێ بوون بەێ ئەسن زانم کاک ئەحمەد دیری مەبوو نەزان پەیوەندیاوی هاتە خۆتکردن هیبیت کەم کو توپشەی دووبارە پەیوەندی مەکەی بۆیەکی هەکردە پرسیارەك و تێبینیەک هەبیتن مامۆستا بەحسی هەندێکیان و چەک ئەفچەکێک و گەهیتە پێشمەرگەی تاتە گوتن و ئەفچەکێت گەهیتە پێشمەرگەی چەک و تەقەمەنی سیلاح ئەوێ بوو پێشمەرگەی تێت بدرستاهی ناگەیتە سەر هەمی لیوە و هەمی هێزێن پێشمەرگەی جەنابێتە وەکو فەرماندەی لیوە 111 چت بێشیت چەک ئەبدرستی بێ فەرق و جداهی بۆ هەوە هەمیاتات چ بوو بەرگریکردنا شنگارێ چ بۆ ڕزگارکردناوێ چ vێگاوێژی کول دەستی هەوەدا هەیە درست تێت یان فەرق و جداهیەک هەیە وەڵاهی نازانم لەو پرسیارە مە زۆر دەست کە پرسیارەمان لێکرا لە زۆر ڕاگەاندنیش قسەمان لەسەر ئەوە کردیە ئەمە ئەوەی لە شاشەی تەلەڤیزۆن دەبیستین کە ئەو تەقەمەنی و هاتیە بۆ هەرێمی کوردستانی بۆ پێشڵعی کە هاتیە بۆ هەرێمی کوردستان ئەمە لە دەست هێزی پێشمەرگە نییە کیری ئەمە مستافە لای ئێمە نییە من هیچ ناشارمەوە لەو کەناڵە بەڕێزەی ئێوە ئەمە لەسەر شاشە تەلەڤیزۆن ئەبیستین ئەمە لای هێزی پێشم لای ئێمە نییە لای لیوە 111 نییە بە کاک مەسعودی شم گوت لە کۆبوونەوەشی لە زعێلە
پشتی تکو گوتیا کاک مسعودی کو فرمانده همی هزین چکدارین هریما کردستانه بو هوا تشتک نهات ئەوە نییە ئەمەی لە شاشەی تەلەڤیزۆن بەعز دەکرێت ئەمە نییە هاتووە الچیرەیە کەم و زۆر هەیە هاتێ برن بەدەست گەیشتووە بەڵام ئەمە نییە ئەمەی ئەڵێن ئەو هەموو سیلا ئەو هەموو چەکە و ئەو هەموو ئەمە نییە خەلکت بێژیتەن دێچیە ناوا لیواکێدا چەکێکی گەلێکی مەزن فێ تۆڕمبیلین دەرەجە ئێک vێنە چەکێ هەری باشت دەستی واتە دهەیە ناف لیواکادیدا هەمی پیڤیا کلاشینکۆفێ و خەدارەکا بێسەر و بەرڤەنە ئەvە چت کەتن وەختی ئەس بێم وی لیوای بینم گەلێک چەکێ بێ لیوایەکی بینمەکی کوفێگاوی جەنابێتە گوتی بۆ هەوە نەهاتی چت بێژیتە خەلکی چت بێژیتە پێشمەرگە دێ چاوە بەڕەهەکەر بوو من هەبیت بووتە نەبیت ئەمە وەڵاممان هەیە بۆ خەرک بۆ ئەوە چکە من زۆر جار ئەم قسەم کردووە لە سەرەتای دروستبوونی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە قەندیل و لە خەتی سووریا و لە سێکوانەکەی عێراق و ئێران و تورکیاوە بە چەکەکی ژەنگاوی بە سەمینۆفەکەوە توانیان ئەم شۆڕشە بەم ڕۆژە بگەینن کە ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و وەزارەت و هەموو شتەکانی لەسەر ڕێکراوە بۆ کرا بیر و باوەڕەشی بە قووەتی هەبوو بیر و باوەڕەشی بەهێزی هەبوو تو ئەگە بیر و باوەڕت نەبوو با هەموو درابین ئەمە با هەر نەفەر و دۆشکەش پێبی با هەر نەفەر و هەمەرەش پێبی ئەگەر مەحنەویاتی نەبوو بڕوای بە مەسەلەکە نەبوو ئەمانەش وەکو جێشەکە عێراق چۆن لە ڕوومادی هەمووی تەسلیم کرد هەمووی ئەوها تەسلیم دەکەین بەڵام ئێمە بیر و بڕوامان هەیە پێشمەرگە خۆشبەختانە یعنی ئەم جارە ئەمەی پێشمەرگە کردی لە کوردستان کە سەلماندی لۆ ملەتەکەی و بە عیزبەکانیشی گوت ئێمە پێشمەرگە هیچ عیزبێک نینە تەنها ئیخاک وڵات نەبی ئەگەنا ڕۆژە دەبینی لە تەلەڤیزۆنی ماوەک بەر لە ئێستا کە هەموو ڕۆژە شەڕ و ئیحلام و ئەو بەزم و ڕەزما لە بینی پارتی و یەکێتی گۆڕان و یەکێتی و نازانم چی ئەوانە ڕۆژێک لە ڕۆژات تەسیری لە هێزی پێشمەرگەی کوردستانکە حەقە قیادەی کورد ئەوە بزانین حەقە هەموو سەرکردەکانی کورد ئەوە بزانن کە هێزی پێشمەرگە هێزەکی خۆڕاگری لە بنەهاتووی کوردستانە ئی خاکە ئی وڵاتە ئی دایکە نەک ئی پارتی و یەکێتی و فران و فرانە ئەجنا ئەو شەڕی چۆن دەکرد کو ئەم چەکانێک کە لە شاشەی تەلەڤیزۆن ئەبین درێن ئەو هەیە زۆر باش مامۆستا ئەس دەیڤی پەیوەندی وەرگرم دەیڤە گەرمەوە حەجی خەدەر ئێوار باش ئەلۆ ئێوار باش ئەلۆ برادر شنگالی تێلەفۆنێتکەم بەێ کەرم کە کاک خەدر زۆر سوپاس کەرم کە برا کەرم کە بۆچی حدا بگاوێت ئەفدەبەرێت مالی شنگالێن هاتنە ڕزگارکردن ئەبێت ڕخێ جنوبێتیە ئەبێن دەستێ داعشدا إيرانيا وتقسم وكنت حتى بقى ماي بس بخدم مثل محور نامش حدا لهم تو بحثي وان كساي اوين كو دست داعش دا بوچي نهادنا رزگار كرن بله هر افا بو وأياد عايز قد خد مناظر ما شنقالي نا آفا نا كهرباء بله وتبدأ نفسي من الرجال ذا بله ممنونيتا ما كا خدر جهشت بسيارته بابي محمدي يفار باش بابي محمدي كرم كه أنا باش قابل سرچاوید من فرمو برا قابل قلت صعبتها في شكل كاس كما اللي واشر فوجود نون يبدأ ما نانی نبدنوا نون يبدأ ما بروجين عم تنتظر صعبتها في شكل كاس حقيقة حلو بله من هاشتا باخذه أنا تروجي ده ما قابل بس تعلم تأبي خالك كردستان خرب زاني تا نون 4 روز عم خوي بلبل نان 4 روزه نون 4 روز قرآنك بس صعب النقطة ما كيف شكاية في شكل زي تدمانينا بله في شك جن مسرينا في شك جنينا في شك جنية بس مع نبيوت بيستير عطارك في شك نجاشت يا ما فيش وتل محوري حرداني بالي وكان بقول كان دلوقتي حاضر خاطر كيف في شك نجاش
بله زور سپاس بوده دزل فريزة يقول لي شفيق شوشي بس لي شفيق شوشي شريفة يجي خردزل ممنونیت اما باب محمدی هم نشیم بشیم فلان کسی وصاد بوان کسی وصاد تنی اوه بو ما بس لي شفيق شوشي شو تحمل قبل تحمل شانغار كده ممنونیت اما زور سپاس ما پیوندی اکادی اولا بله ما مستا کاک خدرت بیجیتن چه هاش مصيري وان كسا اوين دستي داعش دا اوين داعش قرتين كتش جن بچيك ظلام بير دان عمر گنج همي هوا چه آگه داری اکسر مانا وانا هيا ماينا نماينا الكيرينا چاواجين وڵا خۆتا دەزانن ئێمە تووشی شەڕێکی نابەرامبەر بووینە لەگەر هێزێکی تیرۆریستی ڕەشەکوژی مرۆڤ نەناس یعنی ئەمانە هەرچی پێیان بکرێ کردویانە بەرامبەر بە ملەتەکەمان خۆتا دەزانن خەرک سەرە بڕن و ئێمەش هێزێکین لە هەموو دنیا احترافی بە هێزی پێشەوە بە ملەتەکەمان کردیا ئێمە توانیتمان شەڕی داعش بەم شێوەیە بکەین کە ئێستا کردومانە ماوەی وانە دوو سازەچتن یعنی ئەمانە هەرچی پێیان کرابی پێ بیکەن بەرامبەر بە ملەتی ئێمە دەیکەن بەڵام من بڕوا ناکەم ئەمەی ئێمە ڕەچاوی دەکەن بەو نەوعەیە هەموو خەرکەکان قەتر و عام کردبیتن ئەمانەی کە برین ئێزیەکان ئەوانەی کە گیرا و نێستاکان لەو ئۆردوگانەی کە بەعسمان کرد زۆربەیان ماون ئێستا ناوە زۆر بەشیان لە هەندە شوێن هەڵەدەنەوە و خۆیان دەرباز دەکەن و ئێمە هەموو ئاواتمان ئەوەیە کە بتوانین ئەو شوێنانێکە لەژێر کۆنتڕۆلی داعشدایە کە خاکی خۆمانە ملەتی ئێمەیە بتوانین کۆنتڕۆلی زۆر بابی محەممەدی الحەردان بۆ پەیوەندیکریش پێشمەرگە بێشتە نانێ 4 ڕۆژایە ئەزێت خۆم و ئوبدەوێ ڕۆژی یەک ڕۆژی خارن و vەخارن ژین و ژیارە پێشمەرگەی بۆچی و لێ هاتی هەمامۆستا وەختی 4 ڕۆژە نان نەگەهیتێ نانێ 4 ڕۆژە بیت و هەر بەرگریە بکات ئەو بەرگریە جەنابێتە گوتی و ئەبروکە پێشمەرگە نەیە حەزبەکە و نەیە کەسەکە بەرگریت کە چنک و ڤیانایی بۆ وڵاتێوی هەیە وەکی بابی محەممەدی لێرەوە سلااو ڕێزم هێلۆ بابی محەممەد و چای بابی محەممەد ماز دەکەم دیارە پێشمەرگەی قارەمانە درسۆزە بۆیە ڕەخنەی هەیە و هەموو دەمێ ڕەخنەش لۆچاکردنە ڕەنگە ڕاز بکە زۆر جار هەبووە لە ئەمە بە درێژایی ژیانی پێشمەرگاتیمان زۆر جار کەم و کوڕی هەیە لە ناو ماڵەکەی خۆتدا زۆر جار هەیە کەم و کوڕی دەبی شتەکەی شتێک نییە لە ناو پێشمەگەش ئەو هەیە بە تابەتی پێشمەگە ڕێگە عەردان دوورە دەستە و هەندە جار ڕێگەکەی دوسێزار عادیسەی لێ ڕووداوە و بەلای سنوونێدا ڕێگەکەی دوورە و ڕەنگە سیارەی ئیدارەکەی تێکچووبی یان شکابی یان شتێک بیان عادیسەیەک ببیتن حەقی خۆیتی کەم و کوڕی هەیە و هیوادارم لە فەرماندەکەی و چاو بۆ کەم و کوڕیانەدا بخشێنتەوە بۆ ئەوەی کە بۆیان چارەسەر بکەن چکە هەم ماجی ڕەمەزانە هەم گەرمایە هەم ئەمانە دیفاع لە شەرەف و کەرامەتی ملت دەکەن کاکەوا لەوێندە لەبەر ئەو ڕۆژێ لەبەر ئەو گەرمایە بەبێ کارەبا بەبێ ئاو بەبێ مبەڕیدا یاین دەچی 10 ڕۆژ 15 ڕۆژ لەلا ئەو سەنگەرە دەبینێتەوە وڵی حەقا هەموو لایەک سوپاسی ئەو پێشمەگە قارەمانە بکەن و بەتابەتی باوکی محەممەد و ڕەخنەکەشی لە جێ خۆیت ئەس دەبێ پەیوەندیێژی وەرگرە مامۆستا ئەلۆ ئێڤار باش بەێ کەرم کە بابێ ئاینوری سەر فەرمو بلبلدان باش باشتر سەرێ من خوشێتەتیم بووی بەرنامەی مەمنونێت ئەمە برە فەرمو خێرەتەنا جەناب لیوەتی مەمنونێت ئەمە کەرم کە برە ڕاستی کەگە بلبل پشتی قۆناغا یعنی بێژیم پشتی میسل کە دەچم داشتن ئەمزانین کو پێشمەرگە حتا بگەبێ یعنی قووەتت خۆ بێت و پشیانت خۆ حتا بگەبێت دنیا هەمی بنابێت پێشمەرگای داوێت دەستخۆشیل پێشمەرگایەتی بەێ ئەمجان بزانی کە پێشمەرگە داخل نەکو پشتی دا قۆناغا داش میسل کە پێشمەرگە داخلی وێ ڕزگارکردنا میسل بیت یان نە میسل کە چەند شێن داخل بن و ئینشەڵا بارکم پرانیا پێشمەرگای دێ ڕزگارکردنا میسل بدن ئەگەر پێشمەرگە نەبدن باوەڕناکەم میسل و چەند دەبەرین دیت وەکی میسل ژی بێنە داگیرکردن ئیلا پهێز و شیانن قواتên پێشمەرگەی وسڵاو ڕێز بوو هەمی پێشمەرگە و
و زۆر سوپاسیاتەتین و بخێتنە لیوای دوبارەتی زۆر سپاس بتە بابێ ئاینوری مەمنونێتەمە کاک ئەحمەد ئێوار باش سەرچاوێت من فەرموو برا سەسەرێ من شارێکش بەیاخۆکەمە بەلێ ئەڤەری چەندێکە خوشێک مابووی دەست داعش دەرکات بەلێ تو داسەرامەیەکردی و هەتانەوە چ دەستگرێت خێرخوازی پشتەوان نەکردە و ئەو پارە نەدایە کە ئەم مەژیات دەین کردی قەرز کردی سەرخۆ ماتاوەی دەست داعشی دەریش ڕقایمەیەکردی بەلێ يعني الشارع من أوجه يعني سبب شيء مساعدة مناكنا أو أذكر بيش مرجع ما زلت كارجاش ما تداوم كما أبا بيش ما تجي بس هي بيجي يك معاش مرنا قلت بحط من الحداني مش حدان تحولي ويجيبون هذا ما يقرأ وانا كده إن جرى ورقاتنا ما بس وهذا نو درواج بيخون بردوام نو مش نو واجب خاطر روجك العمري ما تجي ما بيد ومحر هرنو برباني شاخ كونو شنقال كنو وسلافي مش لواء شفيق رانا بريش عندك جزلوير يقوم بس وازم لورهاني لشنقال مابون وازم لوراني سلافم بو بريس لواء شفيق خيا زور سپاس بتك من ابو كاچما مساعده وانت قابل دست داعش درت كبنا يعني چما پاریوان زور سپاس بوده کاک احمد اف بسیاره کو جنابته کری بگریدای جناب لیوای و نینه چنکو ملویری ریفبریا که کو او ریفبریا ام بیجین قرطال کرنا کسین دست داعش ها از خودی في پیشنیارتا گینم و من تلفون وانایا و من یاسین تقالها بسیاره کش جنابته بکم جناب لیوای قالك اف هزين كوما قوتين هزين بيشمرقينا وبهريك من بيجين بليوان خوفا وحتى ديماي اللي هندك هزين دي چيبون الشنغاريكو كرو كچين شنغاريا بون ين ايزديب خوبون رو لوا هزا فيغا ويت ناوا شنغاري دا چيا اوين ين شنغاري بخو چيبوي ما بس أنا وهزي لقر يبكات تدريب ياكل قال يبكي تدريب كرديا هر هندك بخو او بخو جهر واب بخو تدريب بخو كريا او بخو بوينه هزين سر بخو ينم بيجين براواني كرن الشنغار ينم بيجين جين بيروزين ازديا من بيم او هزانيك تدريب ياكل او لقر هزي كردستانيه وسلقر اماني هزكاني كو روش اوانا ئەمانە هەموو لە دیفاعکردن لە شنگار و ئێستا لا هزار بەردەوامە ئەمانە هەموو ڕۆلی کاریگەریان هەیە چونکە هەموو شوێنێک پێویستی بە پێشمەرگەیە پێویستی بە خۆڕاگریە و پێشەوە ئەوانەی من پێم ئەوانەی تەدریبیان کردی ئەو کوڕکچی ئێزدی ئەمانە جێ چاویان تێدایە و ببنە هێزێکی دوا ڕۆژ بۆ شنگار و شنگاریەکان و بۆ ناوچەکەش زۆر باشە ئەلدەمی مای ئەم دەهینە سەر میسل و ڕزگارکردنا میسل تێتە گوتن کو هەدەم بوو دەمی دەهێتە گوتن میسل هەیڤەکاتی دەهێتە ڕزگارکردن دو هەیڤادی یان عیدێکی یان نەوروزێکی یان حتا دیمایە الڤێ داویێژی حەیدەر عەبادیت بێشتن پشتی پرۆسا ڕزگارکردنا فەلوچە ئەم دێ دەستە ڕزگارکردنا میسلکەین جەنابێتە چ دیتنێک بۆ vê چەندێ هەیە چەند ڕاستە پشتی ڕزگارکردنا فەلوچە دێ ئێکسەر دەستە میسل هێتەکردن یانژی بۆچی گیر و بوو بۆچی ئەو نەبوو پاشی هەندێک جهێندی نەبن من پێم وایە هەموو پرۆسەکانی ئێستا کە دەست پێ دەکەن پەیوەندی بە هاوپەیمانانەوە هەیە چێ قیادەی کوردی وەک قیادەی عێراقی ناتوانن بەبێ هاوپەیمانان هیچ هەنگاوێک بە نەکەر ناتوانن پێمان ناکرێ پێمان ناکرێت خۆگە هاوپەیمانان پەیمانمان نەبن پشتیوانیمان نەکەن لە هەموو ڕۆکانەوە پێمان ناکرێ باش ئەم عملیاتانێکی ئێمە کردومانە ئەو عەرەکاتانێکی ئێمە کردومانە وەزەی عێراقیش کردوتی وەزەی عێراقی و ماوەیەکە هەندە هەنگاوی ناوە ئەدینا لەکوێ توانیتی هەتا هێزی داعش هەتا بن بەغداد و چەند فەیلق و فڕقەیە تەسلیمی داعشکرد چێوەی لە داعش کرد ئەمانە ئەدی باش ئەو ڕۆژی لەوە شەڕایەت نەدەکرد ئێستا کە دێ بە ماگەی مووسڵ بگری بە دوو ماگی مووسڵ پێ ناگیرێ گەر هاوپەیمانان پشتیوانی تەواو نەکەن و بۆ ئێمەش ئێمە گەرەگە هاوپەیمانە مە سوپاسیان دەکەن دەبێ هەمومان مەمنونی هاوپەیمانە بین کە هاوپەیمانن لەگەر ئێمە وەرە ڕاست ئێمە هێزەشی قارەمانی خینێکی زۆرمان ڕێشتیا بە درێژایی 1200 کیلۆمەتر دیفاعمان کردیا سەنگەرمان کردیا لەو هێزە لەو دوژمنە ڕندەیە و شەهیدی و بریندارێکی زۆرماندایە کە مندامێکی زۆرماندایە بەڵام بەڕاستی هاوپەیمانانی دەوری کاریگەریان هەبوو لەگەر ئێمە نە عبادی و نە ئێمە و نەیە کە چیتکە بەبێ هاوپەیمانان هیچ شتێکی پێ ناکرێت موسیژەوەدا ئاسان نییە چۆن ئەوان بە 24 ساعت چۆلیاکرد بە 24 ساعت بیگرنەوە
قەت ئەویان پێ ناکرێتەوە زۆر باش هەر با خۆی وە بێتن و بە قسە نیە بە قسە درم دەیگرمەوە بەرەبەشی ئەمە قسە شەر نییە عەمەل شەرتە زۆر جانم مامۆستا ئەم تێ بەحسی هەندێکی کەینە ڤیدەمیدا هێزێن پێشمەرگەی دێ چەند پشکداریەت کۆنتڕۆلکردنا میسل دەکەن لێ پشتی vê navberê ئەم دێڤەگەرنەوە تەمامیە بەرنامەی بینەران گەلمە بن پشتی navberê ئەمت گەلوەینە باهیف هەردەم خۆشی و جەژنە ji bo cejn û helkeftên xweştir çerez û şîrînahî bi tamên baştir tinêl bahîv bibîne bahîv tamtirîn e Senterê dîvan bû çandina pirçê Digel wî sîstemê organîk ya çandina pirçê em li Kurdistanê bi taqîgehên taybet û pêşkeftî wê arîşê çareser dikin. Duhnê leşê wî kesî da tête cudakirin û berî çandinê birêya derziya tête bikarînan. Paşî dê bû wî kesî çandin hête kirin. Heft heta heşt dem jmêra ew neştergerî hête kirin. Êkêket înîne derê û êkêket hêne çandin û demê pirçtêt di demê 2 yan 3 heftiyan da hête ve. Di 6 heyvan da dê biya xudan pirçeka sirûştî û dê genç bî. Senterê dîvan bû çandina pirçê dihûk li avahiyê nexweşxana dihûk ya taybet nihoma çarê. Bahîv berhemên xomalî û cîhanî reng û cûr bi tam û xweşyekanî baştirîn çerez û şirînahî ê li bahîv bibîne ê li her dem û cihekî bahîv baştirîn e. بۆ ریکلامکردنê lê Kenalê Badînan Sat peywendiyê bi van jûmaran bikin. بله وەگەڕانەوە بوو تمامیە بەرنامەی مامۆستا ڕوو لێ هێزên پێشمەرگەی دێ چ بیتن ات کۆنتڕۆلکردنا میسلدا هەگەر هات و ات وا دەمادا یانە بژین دەمەکێ دیدا میسل هاتە ڕزگارکردن ئیشەڵا دێ ڕوو لێ هەوە چ بیتن وەکو هێزên پێشمەرگەی گشتی خۆتان دەزانن پێویستە وە زەرورە هێزی پێشمەرگە لە گرتنەوەی مووسڵ بەشدار بی بۆ لەبەر ئەوەی نێزیکەی 2 ملیۆن کورد لە دەبەری مووسڵە بەس هەمووی تەرحیل کردی مامۆستا 2 ملیۆن کورد لە مووسڵ و دەوروبەری مووسڵ کوردە نەتەوەکەی ئێمەیە هاوزمانی ئێمەیە چاوی لە دەستی ئێمەیە پێویستە ئێمە بەشدار بین بەڵام چۆن بەشدار بین خۆ هێزی پێشمەرگە هێزێکی نیزامیە کاکە بەبێ قیادەی کوردی بەبێ گفتوگۆی قیادەی کورد لەگەر بەغدا لەگەر هاوپەیمانان هێزی پێشمەرگە بەشدار نابی بەڵام پێویستە وە زەرورە هاوپەیمانان لەگەر دەوڵەتی عێراق و لەگەر هەرێمی کوردستان و قیادەی کورد ئیتفاق بن چەندی ئەمە ئیتفاق بین کار ئاسانیەکە دەبیتن و گرتنەوەی مووسڵ عێراق بەتەنە پێی ناکرێ ئێمەش بەتەنە پێیمان ناکرێ حەل چییە حەل ئەوەیە ئیتفاق بین بەڵام نەگەڵ ئیتفاق بینە و بە کەیفی خۆی بێتن ئەمە زۆربەی شوێنەکانی جێی عێراقی ئێستا بە شەهید و بریندارمان لێدایە گرتیتانمان لە زۆربەی شوێنەکان ئەوە لە مەنتیقەی مەغمور و کەرکووک و ڕۆژئاوای کەرکووک دێ هەتا دێتا شەگەرەوە هەموو جێی عێراقی لێ بووە ئەوە تەسلیمیان کردیا بەخینی پێشمەرگە گیرایتەوە باشە لۆ مووسڵی نەگیرێتەوە لۆ مووسڵ هێزی پێشمەرگە بەشدار نەبێت هەگەر میسل بگریتەوە تو بێژی وەکو کەرکووک و مەخمور و شنگارە بکەویتە دەستێ کوردادا مشکلە هەڵڤێری ئەوە یعنی مادێ 140 ئەوێ vێگاوێک و ئەم بەحس لێ بکەین vێگاوێ شنگار گرت کەفتە دەستی هەر دەستی کوردادا بوو هەردی دەستێ مەجدا میدەوە کەرکووک هەروەسا مەخمور هەروەسا بەس پارێزگەها میسل تایبەت سنتەرێ باژێڕی یعنی هەگەر بێتەوە گرتن کورد خوینێ بڕێژن عەرەب تەسلیم کەن تو بێژی بکەویتە دەستی ئەمە قەت نەماگوتیە مووسڵ خاچ کوردستانە بەڵام ئێمە دەرێن دەوریبەری مووسڵ و بەشێکی ناو مەسئول ملەتی ئێمەی تێدایە ساڵەها ساڵە باب و باپیرانیان لە مووسڵدا دەژی چاویان لە هێزی کوردە چاویان لە
ڕۆڵەکانی خۆیانە دەیان خەرشی مووسلەکردنێمەیە کاکە پێشمەگەی شەهید بووە ئەدی باشە ئەگەر کورد نییە و حەقی کوردبوونی نییە بۆ لە لای ئێمە پێشمەرگەیە سەبەر نابێ ئەمە دیفاعی لێ بکەین ئەدی نابێ ئەمە خین لە پێناویدا بڕێژین ئەدی چ لە شەیدانیان بکەن ئەوە لە دەوروبەری مووسڵ شەیدیان داوە پێویستە کورد بەشداربی بەڵام بە مەرجێک گفتوگۆ لەگەر قیادەی کورد بکرێت پشتی ڕزگاربوونێک و مافی کووردا بێتەدا نەهەڵا دێ بەشدار بین و دێ ڕزگارکەین پشتینگی کەوێتە دەستی هێندێکی دەبێ ئەو شتانە هەموو یەکلایی بکرێتەوە دەبێ یەکلایی بکرێتەوە پێشی گرتنی مووسڵ یەکلایی بکرێتەوە یعنی نەکەر بێن و لێوکانە بەکەیف خۆیان بێن لێرکانە ناوچەی دابڕاوەکان داگیر بکەنەوە و هەر سبەنی هێزەکی دژیوان دروست بێ بە ماوەیەکی 20 ساعت لیان بچە دوای ئەمە بێن بیگرینەوە هیچ حیسابێکی بۆ ئێمە نەکرێت ئەمجارە وایان کرد ئەم شوێنانەی من دووبارە دەکەمەوە ئەو شوێنانەی ئێمە خوێنمان لە پێناویدا ڕێشتووە هەموو شوێنەکانی جێشی عێراقی ئەمە وا دەیگرینەوە وا ئێستا پێشمەگە شەر لێ دەکات و دیفاعی لێ دەکات زۆر باشە ڕزگارکردنا میسل دێوەکی ڕزگارکردنا شنگارێ بیتن یان دێ گەلێکە زەحمەت و قرس بیتن حتا میسل تێتە ڕزگارکردن من پێم وایە قورسرە لە شنگار لە ناوچیایە قەزایە و من پێ دێم شنگار تاکو ئێستا کە دەوروبەرەکەی نەگیرایە کاکەجان ئۆردوگاز زۆرەکانی نەگیراوە مووسڵ بچووک نییە مووسڵ دووەم شاری عێراق نییە لە پاش بەغدایە دووەم شاری عێراقە کاکە ناوچەکی فرەوانە گەورەیە سونەنیشین کێشار هەیە لەگە شیعە خۆ هەر ئەوە نییە برێ وەڵاهی 100 ساڵە حکوم دەکەن ماوەیەکە کەتنیە ژێر دەستا ڕێگە ئەوەندە ئاسان نەبی بەڵام هاوکاری هاوپەیمانان قیادەی کورد و قیادەی عێراق هەر سێ قیادەکە گفتوگۆی لەسەر بکەن کار ئاسانی زووتر دروست دەبی بەڵام تو هەر لایەنێک بەتەرێبی و من بڕوا ناکەم ئاسان جەنابێتە بەحسێت شتێکی گەلێکی گرنگ کرد و پارێزگەها میسل سنە نشینە تێتە گوتن و هەکەر میسل بێتە ڕزگارکردن دێ هێزە حەشدا شعبی دەستێکی مەزن هەبیتن ڕزگارکردنا میسلدا و هەکەر حەشدا شعبی هات دێ چل پشخۆ هێلی بیت گەلێکش خەلکی گلەیی و گازندەل حەشدا شعبی هەبن بۆیەکێ هەر جەهێکی حەشدا شعبی کوێ بێژن ئەو ژیوەک و گەلێکین دی خراپکاریت کەتن تو بێژی حەشدا شعبی دێ پشکدار بیت و هەکەر پشکدار بوو دێ زەرەڕاوێ مەزنتر بیتن شفایدێوێ یان بەروڤاشی بیت وەڵای من بە ڕێی خۆم مووسڵ و مووسڵاویەکان ئەمانە لە ئێستاوە بیر لەو مەسەلەیە بکەنەوە هێزێکی مووسڵاوی دروستکەن ئەم هێزە ڕەسەنی مۆسڵی بیتن مەسڵاوی بیتن مووسڵاوی ئەم هێزە بابێ دیفاع لە مووسڵاوی بکاتن دوای گرتنەوەی نەک هێزەکی عەسی شعبی بێتن لەولای وەکو داگیرکردن و چۆن تەعامل دەکات لە هەندێک شوێن لەوێ ئەو تەعاملە بکاتن ئەگەر بێت و ئەمان ئەوە نەکەن باشە ئێستامە وەکو کورد وەکو ئەگەر لە خۆمان دەست نەدەینە چەک نەسینە سەنگەرەکان خوێنە ڕێژین دیفاع نەکەین باشە فارس تورک عەرەب بێ دیفاع بکات لێوکانە خاچی ما ڕزگار بکات خوێن بڕێژی وڵا بەکەیف خۆی بە تەعاملیش بکە وایە بەڵام ئێمە بۆ قبوڵ ناکەین نە عەرەب نە فارس نە تورک بێتە خاکمان بەڵام لە خۆمان توانامان هەیە بە درێژایی جوولانەوەی ڕزگاری خوازی ملەتەکەمان تاکو ئەو ڕۆکە ملەتی کورد توانای خوێن ڕێشتنی هەیە وە قبولیش ناکاتن هیچ هێزێکی داگیرکە بێ لێوکانە خاچی لۆ ڕزگار کرد خۆی توانای هەیە خۆی بڕوای بە خوێن ڕێشتن هەیە بۆ مووسڵاویەکانی لۆ ناکەن بۆ هێزێک ناو خۆیان دروست ناکە دیفاعیان لێ بکاتن بەڵام من پێم باشە هێزی پێشمەگە و جەیشی عێراقی بێن حکومڕانیەکە بکەن دیفاعەکە بکەن خوێنەکەش بڕێژن و بتوان زۆر دێ ڕوولێ خەلکی میسل چ بیت ئەوێ vێگاوێ ژێر کۆنتڕۆلە داعشدا هەکەر هات و پرۆسا ئازادکردنا میسل دەست پێ کرد هەوە وەکو هێزێن پێشمەرگەی
ئاگەهداری ژین و ژیاڕەوی خەلکی هەیە ئەوێن میسل و هەڤروک هەیە لەژێر کۆنتڕۆڵە داعش ئاخر دەی چ کەتن لەژێر کۆنتڕۆڵە کەسێکی و هەگەر ئێک حەرەبژیژی دەوێوی دەرکەبیت یاد گەلوی نەبیت دژیوی بیتن ئەو دەهێتە سەربڕین ئەو دی چ کەت وێگاوێ ئەوە چه هایل ژین و ژیاڕەوە هێزی پێشمەرگەوە نه ئەوەی کو ئێستا لەژێر کۆنتڕۆلی داعشدا لە ناو مووسڵە لە دەوروبەری مووسڵە ئاگاداریەکتان هەیە لەسەر ژین و ژیاری ئەوان ئاخر ئەوانە چی بکەن ئەگەر لەژێر دەستی دژمنێکی وا دەڕەندە بن وەکو داعش ئەوانە وەزیان لەو پەڕی خراپیدایە چونکە بەڕاستی ژیان نەتێدانە بەڵام بیدایەت ئەوە قەنەعەتیان نەبوو بیدایەت پێیان وابوو ئەمە دەوڵەتێکی ئیسلامی زۆر کەس دەستیانیشی بۆ لێدا سەپریان بۆ لێدەدان دەستیان ڕاکێشان بۆ ناوچەکە و عەرەبی سونە بە تایبەتی و ئێستاکە لە 1970 پەشیمانە لە هاتنی داعش و ئێستا بۆیە وەزعیان لەو پەڕی خراپیدایە زۆر داهەیە بە تۆزیدای هین لە بەرەکانی شەڕکاکە کابرا هیچ بڕای بۆ مەسەلەیەوە نییە گەڕک بە گەڕک لە دەرکە دەدەن دەیان هین لە ناو سیارە دەیان بە لە کاتی شنگان لە دەستیان بدایی ناوێت زۆر لە ڕێگای هەواڵگیریەکانی خۆمانەوە زانیاریمان دەست دەکەوت بۆ شێوە دەیانینە و ئێستاش بردەوە من لە سەوی یعنی وەسی خەلکی موتر خراپە مەسیری وا کەسادەی چ بیت ئەوێت چاپلاقوتان بۆ داعشکردی کووەکردی و مەسیحی پویشێوەی ناوە میسل دەرکەبن کوردە پویشێوەی دەرکەبن ئێزدی ئەو بێتە سەری مەسیری وا ڕئیس عەشیرەتا دێ چ بیت ئەوێ گوهاری کاریا داعشکردی پشتی ڕزگار ئەمەی دەستی سوورە بە خوێنی هەر هەوڵاتێکی عێراقی چ کورد چ عەرەب چ تورکمان چ ئاشووری چ ئێزدی چ کلدان ئەمەی کە دەستی سوورە ڕاستە و خۆ بە خوێنی ڕۆڵەکی عێراقی من پێم وایە ئەمە ئیجراعەتی توندی لەگە دەکرێتێک و ئێستاش ئەمانەی وە لە منتیقەی ڕوومادی ئەوانە کە دێن دەرباز دەبن لە ناو دەعادا دەبەن ئەوەی کە معلوماتیان لە سەریان هەیە کە ئەمانە هاوکار بووینە لەگەر تیرۆرستانی داعاش ئەمانە ئیجراعەتیان لەگە دەکەێت ئەوانەش بەدەر نابن ئەمەی بکە لێ سەر موسڵمان دەبێژی خەلک بخۆ تۆڵڤەکردنێ بکات یانژی ئەفەدێ قانون وێت بۆ هەبیت یاسایەک وێت بۆ هەبیت ئەوێ کووەکری خەل خۆینا کوردی عەرەبی ڕژێتن دەستی دوژمنەکی خەلک بخۆ دێ تۆڵاخۆڤەکەت یان ئەوە بێتن یاسا بۆ بێتەتان دوو لایانی هەیە لایەنەکی ئەوەیە کە دەدرێتە قانون لایەنێکە مەسەن لۆ نمونە 24 ئەم مانگە 24 ئەم مانگە 4 شورتەی عەرەب بسلمانی ئێزدی سەر بە عەشیرەتی خاتوونی هاتینەوە بەری دەعاش لە مەنتیقەکە بووە هەموو لەگە دەعاش بووینە و ئێستا ناوچەکە گیرایە هاتیە لە پۆلیسە لە فەوجی یەکی شنگار دەواری خۆی دەکات مەعاش وەگیتە سواری سیارەی بووە هاتیتە بۆ مەنتیقەی عەردان سیارەک بە دوای داهاتیە تەقەی لەکردا هەردووچی کوشتووە ئەمە گوتیتی دەستی سوورە لە تەسلیمکردنی خەڵکی کورتیان عەرەب بێدیفاعی لە کاتی لەگە دەعاش بێ ئێستا دەعاش لە ناوچەکە نمایە هاتیە دەیەوێت لێرە دیسان حکوم بکاتن ئەمە ناچە سەریە تا دەعاش دەوێت لەگە دەعاشی ئێستا دەعاش نماوە پێشمەگا هاتە مەنتیقەکەیان دەی شێراق دێتە مەنتیقەکە بێ لێرە بێ سە وەزیفەی خۆت دابنیشی من بڕوا ناکەم ئەگەر حکومەتیش قانونیش لێ خۆش بی من پێم وایە خەرکی مووسر و دەوروبەرەکە لەو کەسانە خۆش نابن کە ئەvە ئێکش نمونا بۆکو جەنابێتە ئینای کو vێگاوێت چێ بووی و هێشتا داعشی مایە هێشتا جەهژی گەلێک بن کۆنتڕۆڵەوەی ئەمانە تایبەت میسل باشە هەکەر داعش چۆ خەلک تونابینی خراپترژی دێ تۆڵاخۆڤەکە من پێ دەرم ئەمەی قانون کردی قانون کردی ئەگەنا ئەوکە ڕێگە خەرک بیکە ئەوکە خەرک دەیکا خۆ خەرکەی لە موسە هەمووی هەر دەعاش نییە وایە ڕاست تا هەیە لەوەتی دەعاشا توێ ماری وێران بۆ کاکە گیان لەوەتی دەعاشا توێ نەکارمایە نەکاسبیمایە نەیتمە جگە لە خین ڕێشتن نەبی بەحسی هەندێککەن کۆ خەلکی میسل ئێدی هێدی هەر ڕێگەکە هەبیت خۆش ناوە میسل دەرتێخن ڕەڤن تێن بەرەف سنوورێن ئارام یەن کو هێزێن پێشمەرگەی لێ هاتینە ئاکەنجیکردن و دانان خەلک تێت یان ناهێت زانیاریە هەوەل سەروی خەلکی چنە ئەو خەلکێ تێت داعشە
ئەو خەلکی تێت عائیلەیە ڕەواخۆ خۆ قۆرتال کردی یانژی ئەو خەلکی تێت ئەوەن کومن دێلکەم پاهێنە ئاکنجی گرن من بە قەنەعەتی خۆم ئەمەی دەعاشیشە ئەمڕۆ ئەگەر ڕێگە هەبی واز لە دەعاش دەینی موسە چۆلەکە هەموو بەرەو کوردستان دێت ئەوەی داعشیش ئەوی دەعاشیش بیتە لەبەرەوەی وەزعیان خراپە من پێ دەرم ئەمەی کە هاتن بیدایەتی هاتنی هێزی داعاش بۆ ناوچەکە خەرق وەیە زانی دەوڵەتێکی ئیسلامیە دەوڵەتێکی واوە بەڵام دوای هاتن و دوای وەرگرتنی تەجروبەکان جگە لە خوێن ڕێشتن هیچ بەرنامەیەکیان نییە هیچ بەرنامەیەکیان نییە جگە لە خوێن ڕێشتن نە ئاوداکردنەوەی پێیە نە خزمەت گوزاری پێیە نە معاشی پێیە نە ئاوی پێیە نە کارەبای پێیە هیچ شتێک پێنی خۆ من لە چی دەوێت نە کار و کاسبی مایە تەنجگە لە خوێن ڕێشتن لە هەرو ئەو شوێنانەیەکە دەعاشی تێدایە ملەتەکەەوە ئێستا دەزانیتن کە چی کردووە بۆ خەرێک زۆر باشە جانابێتە وەکو فەرماندەی لیوە 111 دوت بینی کەنگی دێسەنوورێت هەرێما کوردستانێ ئەش گۆڕۆپێ تیرۆریستیە داعش هێنە پاقشکردن سافیکردن کوێری داعش نەمینیت گەلک مایە کێم مایە یان ئەvێ وەخت شۆن پێت ئەم بە قەنەعەت خۆم داعش دروست کراوە دروست کرایە دروست کراوەکو ئەم کۆترەوەکو ئەم مۆبایلە چۆن بێخێستە شەعن وەردەگری فولە هی کێیە دروست کراوە هەر دەبی هی یەکێک بی دروست کراوە ئەمە دوور و قۆلە دروست کراوە هەر دەمەچوی بەرنامەکانیان کۆتایی هات داعش زۆر ئاسانە دەرکردن کۆتایی نزیک بووەیان من بە قەنەعەتی من نزیک بووە بەڵام ئەتولۆ شوێنەی بەرفرەوان کاکە ژیانە تا ئێستاکە لە دەست داعشە خۆی قەزایەک نییە و یەک نییە و یەک محافظە نییە و یەک ناوچە نییە و ئەمەش دەیەوی ئەمەش پێویستی پێەیە بەڵام زۆر گۆڕانکاری بەسەدا هاتووە لە بیدایە لەگە ئێستاکە لە هەموو لایەکان وادێ سنوورەکەی تەسک دەبتەوە هیچە معلومات هەیە بەشەکیان ڕادەکەن معلومات هەیە بیانیەکان وەکو پێویست نەماون تاتە گوتن و بیانیت ناوە میسلدا نەمای نەمایە نامینێ خۆی نامینێ ماژمی نامینێ لەبەر ئەوەی فلیمەکە بەرەو کۆتاییە فلیمەکە بەرەو کۆتایی دەڕواتن نامینێتن ئەو دە دوو مانجکە سێ مانجکە چار مانجکە پێنج مانجکە دەخایانی ئەوە پشتیوانی هاوپەیمانان دەزانی من پێ دەرم بەبێ هاوپەیمانان هیچ شتێک ناکرد زۆر باشە جەنابێلی وای دەمێ من بەرەف دیمەهەیەکی بەچوو هەگەرتە پەیڤەکە دیمەهەیەکی هەبی تووشەی هەرە بکەی من هیچ شتێکم نییە من زۆر سوپاسی ئێوە دەکەم و دووبارە سەری ڕێز و نەوازت دادنێنم بۆ ئەم پێشمەگە قارەمانانەی کە لە سەرەتای شەڕی داعشەوە تاکو ئێستا کە خوێنیان ڕێکتیا و داوا لەخوا دەکەم سەبووری بە کەسوکارەکانیان بدا ئینشاءڵڵا و هیوای چاکبوونەوە لۆ بریندارەکان دەخوازم و لۆ کەمەندامەکان کە لەم شەڕانەدا بەشێک لە دەستەکانی خۆیان لە دەست داوە و سلااو ڕێزم هەیە بۆ یەکەیەکەی فەرماندە و پێشمەگە قارەمانەکان هەر لە کۆبانی تا دەستە کۆباشی کە ئێستا لە بەو گەرمایە بەو ڕەمەزانە لە بەرەکانی شەڕن دیفاع دەکەن لەو خاکە لەو وڵاتە ئەمە جێگەی شانازی هەموو لایەکمانن هەمومان ملەتەکەمان سەری بە هێزی پێشمەگە بەرزە جەنابێ لیوا شەفیق چاوشین زۆر سوپاس بوو جەنابێتە کوتومێڤان بووی گەلمە ڕووی نیشتنگەلتە جهێ سەرفەرازیە زۆر سوپاس زۆر سوپاس بۆی زۆر سوپاس بەلێ بینەرێن هێژا و خۆشتوی بێ چەندێم گەشتە دیمەهەیەکە خەلەکە ئەڤروکای و بەرنامەی هەوە ئێوارە بادینان هیویت کەم ئەم شەبین پیچەک خزمەتە هەوایین بەڕێز بکەین حتا موهین و خەلەکە کادیش وی بەرنامەی ژێر چاودێریە خودای مازندام خاترەوە